ژمارەیە گەنجی هەڵەبجەن و پێکەوە لە ژێر ناوی گروپی مەولەوی کۆبوونەتەوە بۆ ئاوردانەوە لە ئاوازە عیرفانیەکان و پەرەدان بە توانە هونەریەکانی دڵخوازانی ئامێرە مۆسیقیەکان. ئەم گروپە یەکێک لە ئامانجەکانمان ئەوەیە کە خزمەتێکی شاری هەڵەبجە بکە و خزمەتێکی شاری وەکو لە خەڵکی هەڵەبجە بکە. وەکو ناوی مەولەوی کە دامانە سەرەتا ویستمان کەسایەتیەک بێ کە وەکو لە کووردا ناسراوە بێت، جا شاعیر بێ یاخود هەر کەسایەتێکی کە بێ. زیاتر ناوەکان وەکو ئەڵێ گشتگیر بوون، چەند نایەکمان هەڵبژار، بەڵام لە کۆتایی مەولەویماندانا وەکو ئەوەی کە شاعیرێکی کوردە و کەسایەتێکی بەناوبانگە لە کوردستان و هەتا تەقریبەن لە مۆسیقی هەورامیە وێ حەزمان کرد ئەو ناوەدانێ. ئامێرە مۆسیقیەکانی ئەم گروپە میوزیسیانەکان خۆیان کڕیویانن، پێشتر خۆیان فێرخواز بوون و ئێستاش لەم گروپەوە دەیانەوێت خزمەتی هونەری پێ بکەن. 2 ساڵ لەمەوە پێش هەر لای مامۆستا جەهانگیر ئەو مامۆستان بۆ دەستم پێ کردووە، هەتا ئێستا بەردەوام بووم. دابڕان هەبووە، بەڵام ئێستا حالیان من ئامێری سنتور ئەژەنم، ئامێرەکە من ناوی سنتورە و لەگەڵ ئەمانە بەردەوام و من تەنها سنتور ژەنێکم لە ناو گروپەکەمان. ماوەی مانگێکە پەیوەندیم پێوە کردم و ئەو کارانەشی کە لە پێشوودا کردویانە بەڕاستی کاری جوان و باشیان ئەنجام داوە لە وەکو مۆسیقا، بەڵام ئێمەش لێرە بە دواوە هەوڵێن کە کاری باشتر و جوانتر ئەنجام بدەین بۆ خەڵکە جوانەی شاری هەڵبجە. 2 ساڵە گروپەکە دامەزراوە و لە بۆنە گشتی و تایبەتەکاندا بەشداری دەکەن و پێکەوە مۆسیقا دەژەنن. ئێمە جگەلەوەی کە چەند چالاشێکمان کردو لە هەڵبجە، چەند خولێکشمان کردوتە بۆ هەر کەسێک کە خوازیاری ئامێرەکانی ئێمە لەوانە خوازیاری توانە بڵم خولمان کردوتە بۆ ئامێری دەف، نزیک بێ ئێستا 20 فێرخوازی دەف لێرە هەفتانە تەمرین ئەخوێن و ئەمانەوە لە کۆتاییدا ئەم وەکۆڵە فێرخوازانە بن بە ئەندای مەولەوی و گروپەکان بەرەو پێشەوە بەرین لە هەڵبجەیە. گروپی مەولەوی کە لە 2 کوڕ و 4 کچ پێگاتووە دەیانەوێت لە داهاتوودا هاوکاری گەنجانی دیکەش بکەن تا بێن پێکەوە فێری ئامێرە مۆسیقیەکان ببن و گروپەکەش دەوڵەمەندتر بکەن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.